کاربەدەستانی عێراق ڕایانگەیاند کە عێراق دۆسەیەکی گەورەی ناوبژیوانی نەوتی هەرێمی کوردستان بەرامبەر تورکیا بردووە و هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان و کێلگەکانی باکووری کەرکووک ڕادەگرن. عێراق لە ساڵی 2015 لە دادگای ناوبژیوانی پاریس سکاڵای لەسەر تورکیا تۆمار کردووە بەهۆی ڕێگەدان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان. ئایا وەڵامی کاربەدەستانی هەرێم چی بووە و بە هیوای چ ڕێکەوتنێکن؟ پامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووک دڵشاد ئەنوەر ڕاستەخۆ لەگەڵمانەیە. دڵشاد ئەم کاتت باش، کاربەدەستانی هەرێم بە تەمای چینی؟ دەخیل دیارە دوای ئەوەی کە حکوومەتی عێراق و وەزارەتی نەوتی عێراق بڕیاریاندا کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە ڕابگرن، ئەمڕۆ وەفدێکی هەرێمی کوردستان کە پێکاتوە لە هەریەک لە ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و هەریەک لە وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت لە بەغدان لە ئێستاداوە لە گفتوگۆتان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقەوە بەپێی و زانیاریانەی کە دەست تێمە کەوتووە وەفدەکەی هەرێمی کوردستان جەخت لەسەرەوە ئاکاتەوە یاخود خواستی ئەوەی هەیە کە حکوومەتی عێراقی ڕازی ببێت کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لە ڕێگەی تورکیاوە تا ئەو کاتێکە پرۆژه یاسایی بودجەی ساڵی 2023 عێراق لە پەرلەمانی عێراق پەسە نەکرێ، بەڵام تاکو ئێستا مەماییم نیقاش و گفتوگۆیەوە. بەڵێ دەشاد هەرێم چاوەڕوانی یان چۆن چاوی لەسەر چ ڕەنگە ڕێکەوتنێکە لەگەڵ بەغا؟ دەخیل بەڵێ هەرێمی کوردستان چاوی لەسەر ئەوەیە کە لەگەڵ بەغا بگێتە سیغەیەکی وا ڕێک بە تایبەتی لەسەر مەوزوعی یاسای نەوت و گاز. هەرێمی کوردستان هەموو ئومێدێکەوەیە کە لە چوارچێوی یاسای نەوت و گازە کە لە ئێستادا لەگەڵ هێزە عێراقیەکانە گفتوگۆی لەبارەوە ئاکرێت، ئەو ئیمتیاز و مافانی کە لە دەستی داوە دوای ئەوەی کە ڕێگری کرا لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە بتوانێت لە ڕێگەی عێراقەوە مافەدە سووریەکانی بچەسپێنێ و خواستەکانی لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 و پاشان لە یاسای نەوت و گازە جێبەجێ بکرێت. بەڵام تاکو ئێستا ئەمە گرفتە بە تایبەتی کە هێزە عێراقیەکانیش کۆمەڵی هێزی جیاواز و ئەجەندای جیاوازن کە ئەوانی شەک ئەجەندایان نییە، بۆیە تاکو ئێستا ئەمە ماوەتەوە. دەڵێم خەڵک تا چەندێک نیگەرانە لەسەر ئەم هەواڵانە بە تایبەتیش ڕاگررتنی هەناردەکردنی یان فرۆشتنی نەوت لە ڕێگای تورکیا. دەخیل بێگومان بەشێکی زۆری هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پشت بە نەوتە بەستێت. تقریبا لە 170 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە پارەی فرۆشی نەوت دابینەکرێت، بۆیە لە دوێنێ و پێرەوە ئەو هەواڵە بڵاو کراوەتەوە جۆرێک لە ترس و دڵڕاوکێ لە نێو خەڵکا بڵاو بۆتەوە. هەمووی متابعەوە چاوەڕوانی خیتابێکی وردی بەرپرسانی هەرێمی کوردستانە، تاکو ئێستا بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئەوەی کە مخاتەبەی خەڵکیان کردووە بەڵێنیان داوە کە ڕێگە نەدەن کە موچە و ئیمتیازاتەکانیان بفەوتێەوە هەوڵ بدەن کە لە کاتی خۆیان بۆیان دابین بکەن. دڵشاد بە کورتی ئێمە دەزانین کە نەوتەکە ئێستا ڕاگیراوە یان بەردەوامە تا ڕێکەوتنی شتێک بکرێ؟ بێگومان نەوتی هەرێمی کوردستان دەخیل ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. من دوێنێ قسەم لەگەڵ تەنانەت ئەو شوێنانەشا کرد کە لە ناوچەی خوڕمەڵە نەوتە نێردنەدەرەوە ئەوان باسییان لەوە کرد کە پرۆسەکە بە تەواوەتی ڕاگیراوە و دوێنێش نووسراوێکی وەزارەتی نەوتی عێراق بڵاو بوویەوە کە موجهە بۆ لایانی پەیوەندیدار بۆ ڕاگررتنی نەوتی هەرێم و تەنها نەوتی هەرێمی کوردستان ڕانەگیراوە، بەڵکو 70,000 بەرمیل نەوتی کەرکووکیش ڕاگیراوە کە وابەستەیە بە نەوتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستانەوە بە تورکیادا هەناردەی دەرەوا کرێ. دڵشادانەوەەر پامنی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵ مامو زۆر سوپاس دڵشاد.